او ید مالی دان هم سود بون نم ناسینه دو خوش که زورش دیوره بون دو جار هستم مخبره چوم هنده من ناسینه بس دمان بود دنیا خراب بود دنیا خراب بود کس نزانی چه لبه اردگاهی هات پارچه گوشت من خرطه کرنه به طیاره هاتونو دایکم کشتو برایکم کشتو لویری برین داد بون ماما و حتی ساعت 5 هواری ماما به خدام بود جادور همو ببونه خین هیچ کو پروشتک بود سه عشیره زور شهیدیان دان شیروانی مزوری گردی اوان زور هم تیدا مال خراب زور حقیقتا لدوایا کار ساتا دیسان داره که تبدا آواره و آواره بوینا او شهیدان شهیدی هم ملتی کرد چه پرسی تلفن ایلا اول 37 ساله 85 یادم که من او دست مالات راشا گرید هر سرین بود حتی کشتاکی مرنیجی گرید داد به پیلانه که شای گور بگور آوار ایرانه بوین مجال هم دابن با 15 روزا دب او شورش نمینی او بوله 18 مانگاسه اما برکدین بو ایرانه هر لسرطاوه که رکبنامه جزایر مور کرارانیمان چند ولاتک پیلانک بودجی کرد بابای شورشی کرد و کردستان شورشی ایدو شکست ببینن هر دو سردمه اما به هوی اوی که او ظلم و ستمه جردستی او سما قبول نکرد اما لگل مجموعه که زور او دانشوانی کردستانی باشور رومان ایران کرد اواره ایران بین لدواش کسی شورشی ایلول رژیم عراق همو جگه داگیر کرد امش اما به تقبل نبو او ظلم و زلداره قبول کن اواره ایرانی بوین سال 1975 شورشتی چو چون بو خرینه هلیکوپتر هاتا دومل ایرانه بپر بودی نسیان بچین زستان بو نوروز بو لگر مالا مصطفى بارزانی چوین ایرانه 75 چوین جنوب چند لکاشان و جماینه و ام 7 روزم پریکی بون ام چون حدوده خنیره و لولانه ابو شاه ایرانه و زمان هلیکوپتر نارت نبره که من به هلیکوپتر چون ایرانه امان بدین اردگاه زیوی اردگاه که سازمانی بو مثلا بین المللی بو صدا و کاریم ولی مستفاد بشه که بله او اردگاه ناو کردستان بی نشینه داره او خوی اردگاه زیوی دکویتا 45 کیلومتری روز آوایا اور شاری ورمه سگوشا جغرافیا ایران و ترکیه و عراق او اردگاه بو آواره عراق ها بچه کردن سال 75 لوی ماکی ماینه و دواتر امان پرتوازه کردن هر یاکی ایران برده شارک ایران شونک امان بردین اصفهانه ایمان گواسته و بو زوربای زوری شارکان ایران و ایمان برده منطقه جهروم عادی محافظه شیرازه که انقلاب ایران دست به که خمینی هات حکومه بو کرداش فرصت حرکت ها بو ادریس نمر سرکداتی داول ایران کرد او کرد بگرنه به کردستانه اوانش موافقت یان ورگرتو لحفتاین هاتین زوی خلقی زاخو بگیره تا خانقین و کلار و سلیمانی و یه همو منطقه تدابو تقریبا 12 تا 15 هزار نفوس تدابو اگه بابی مزن وفات بوی امری خدای کرد ملت هدی جاره قصد زیوی کرده ما تینه زیوی بابی موجاره دی بینه پیشمرگه
اینگی ایلولی بین بیناید گلانه اوجاره مکتبی سیاسی ها در راجان مال جنابی سروکش حتی سلیوانه هر تنش دیکن و خلکی تریش هموی حتی اردوگاه زیوه لوی نشتجی بود زیوی اردوگاه بو معسكر بو بلی کرده اردوگاه به اوارا امیش بردینه تیدا لدواي نكسي شورشي أيلول 1975 كملتي كرد درب دربيا أتشتا إيران أو فتري كلا إيران بو يلبهز 75 تاكو 85 زيوا نهي حزيراني 85 دست بكر لكاتي شاري عراق وإيران بويا أو كاتا لو مرحلة لازم سيري فتري شركة بكيت الشركة ل 85 عراق وضعي كي خراب دابو صدام حسيني قول بقوري أو كاتا ويستي معنوياتي كرد بشكيني ويستي إرادي ملتي كرد بشكيني لو صالدا همو الى بلوک درست کرده سریش به جملون گیرابو هر قاعه که تقریبا 30 متر درج بود تنها 4 درگه دیده بود هر درگهش 10 غرفه دیده بود هر غرفه کش 10-12 نفوس لیدمانه و کم بدت کویتا اردوگاه زیوی ناوبینا زیوی گندک زیوی بود نه زیوی بخو گندک لزیوی بود گوتی گنده زیوی جک شولستانه بو ناوبینا هولستانه یو هیچ ما و گنده زیوی دو بجو بشی سره و بشی خواره اما دانشجوی بشی خواره بوین چند قاعده گوره پی کاتبو چند بدن مالای که دیارو ناصر و خانه نشته بون بشه کی تریش پیان دگو قسیسکه تازه درست کرده بون کن نبون و بشه کی تریش پیان دگو سازمانی خستخانه کچکاندان ابو مزگوته کی کچکشان چکر بو مزگوته ایدی خلاص پنجا قاعه هر قاعه پنجا مال تدابو اونده مکتبیان چکر مکتبش تکلابو اردوگاه با خود نزدیک 15000 بود دوانمندی نبود اما با خود چند حوالی تر با تاکید دوانمندی چونه ورمه خلک ما زور بای پیشمرگه بون با دوام هاد نه عراقه خلک دیش تشونه کاسبیه مجبور بون معاش و تشنه بون دبی بخوان بیش کرد و جا بود چو کاریه چو سواد نوک چنین و اوانه خیلی که تشانه بون من دالا کان زوربان خیلی که خونده بونی سر تایی بن چادر دابون چشیان نبو خواردن نبو چو مشغولی بخول ایرانه تماتا چنینه و خیار چنینه و سیف چنینه و ما بخوب خیل تکه اما که آواره بون آواره یعنی لهمو تشتک آواره بون لنداری لهجاری لهزمان لفرهنگ لادب مثلا صبر پیکینان لهمو تشتک آواره بون آواره یعنی کارسات آواره یعنی خم و خفت خلق بروش بلحظه خم و خفتی دخواد با روزی بیری دکته و روزی لروزا بگره تولاتی خود اسراف نبو بس روش قطاندن بو هنان هبا بلا چه تشتیدی تر نبا ایوان دبو مجب خود قطاندی دی المهم جلو برگش والله دیسا اسراف نبو ما حد قطاند همه پیگ ببون پناهنده بو هرکو تایی گود بایی که پناهنده ایدی خلاص وکی که نبو اسراف بیتن راستی ظلام خر پیشمرگه بو جنجی خری که عائله خوبون و بچوکی خومالا خوبون چه تشتیدی که نبو والله های چو داشتی حاش حضوری چون زبل خرد کرنا اینا نان پیت پاتن هنگی وابو دولت ایرانش چه ندامه الحقی به زمانه 15 روزه دولکه که نفت دامه دولکه که 20 لیتری اجاو دولکه 20 لیتری جی هر گازش چه نبو اجاو دولکه 20 لیتری هم جیان پی در باز که هم گرمی جی پی های بیر که
ریمه کارگریت کرد بخود چوینه سیوا بخود چوینه هم شول تری چوینه همه شول ما همه شول کردن اگر شول نبود چه نبود خواردن کم بو نفت کم بو کارابا هند اجاره هر نبو جلو برگ وکو پیویست نبون خلق آواره کس حال کاری منت کرد 11 شوینده تا مالا خود 12 شه هر کی به حسن چن سرای د سواری سیاره بچن بو کاسب بگیم بو خزانه خلق مشغول کسابت بو 19 رمضان بو ساعت نوی بیانه دنگا تیاره هات لا سرکداتی پارتی حوال مبهات گوتیان او تیاره دید دی خونشا اردگاه ده تیاره کی بلنده او هرگاه او هات بچک هر نو پناهگان خواهم بشه چون او پیلانه لنوی دی لیتان دادن جشن رمضانیش لپیش و زور نما بود 10-12 رو که ما بود خلکی دستونه بازاری اما دا کاری بوجه جان اگر پیدا بشی خوان دابین دکرد زوربه خزانه کان بابو براکانیان دا پیش شبه بون پیش شبه جبه خلیکی برگیری کردن بون اوانی هر چواره گران اما من دوای چند ما کنان بینی بون هر یکی آواتک شکی هبو بدم او بیانی او اماتانه همود نور بچه های خوم دیتن 4 طیاره هم دیتن هر 4 طیاره من اندی گوتی دایی که طیاره ها تحسب حلین گوتی دایی که تو بحل اسناچم از حالاتم از چما بدر که کاکوریای نویری از برین دار نوی 6 سال 1985 باشم ببیره اما چیروکی که افسانه نیه واقعی که من وکو شاید حالک لنا او حادثه او کارثه داده بود زور به رحمانه اردوگاه زیوان بمباران که زور یعنی حتی قطابی لبردم قطاب خانه خریکی تاقی کردنه و نتیجه ورگرتنی امتحان بو قطابی شهید ده بو آفرش شهید بو همو کسی یعنی بیرنده تا و که انسان لنا اردوگاه ده چود به حذر ده بی چوبا لبرقا چو دستو همو تیکل بو براستی کارثاته که زور نخوش بو زور جرک بر بو او روژا کارت ورگرتنه بو ام بچین کارتت خو ورگرین سبیانه ساعت نو بو الدش بو به شخانید ما اچوم دشته دنگا تیاره که زور هات 3 جار من غاردا غارم دا 2-3 جار سرم بلند کرده آسمان گشمر بر درگی ساروخ بدر که آمده از گر ساروخ بلند بوم او وی گاوا وی ساعت طیاری لیده از السما کینی بوم قاعه مجی هدف طیاری بین قاعه 18 نپالا که مغزن بدری من و از السما کینی بوم من ریبالگه دریم بو جنه کنی که الدهو کنی اوجی فقیره او اویلاجی شهید بون 4 المالان شهید بون من ریبالگه جنه که دریم من ها قال دنگید چه طیاره نبون من گو دنیا هجیای اجیا بنو دیوارا کته بنو بلوکا کته بنو خانی کته حتی او توزا پیچک چوی از بخواه هاتی مداری از هاتی مداری مجل بداری قاعد دوستی لاتی تماتا گلو تشتا چانده بون برای خدا دایکم ناو دای خود ریش کرده دایکم جل طیارات بزدیا قدیم زمان دایکم نترسونه گو به طیاره هندی من هندی چهات خودی دبین عراق اختیش تام نشود مگو دایکم خود ریش کرده ترسی طیاری دا من خوشسد سری دایکا خدا دا عیبینه بی دفنه دایکم تازیحات دایمن وقتی تازیحاتی دایمن مزدان دایکم شهید بود من چه خینو تشتی ویجی ندید گۆڕەکانی پیاوەکانی گەنجەکانی کەمپی زەوە زۆربیان پەشمەرگە بوون لە کوردستان و تەسیرێکی فعلیان هەبوو لەسەرەوە ئەمە لە عەقڵی ئەو وا دەیزانی ئیرادەی ئەم ملەتە پێئەشکێ کابرایەک تۆ تەخەیل کرد تۆ پێشمەرگەی لە مەنتەقەی زاخۆ لە نەوچەی زاخۆ دایکت یان باوکت لە زێوە بێ ئەگە لە ئەخبار ببیسی ئەمڕۆ کەمپی زێوە 1000 کەسی تیا کوژراوە خەڵکی سوتاوە کەمپەکانی سوتاوە معنەویاتت دابەزێ بەعەکسەوە بەڵام ئەمە بۆ ئەوان پتر بوو بڕوا بکە يعني زیاتر ئیرادەی ئەم ملەتە بەقووەتر بوو وەسمەیەکی عارتر بوو بۆ نظامی بەعسی ئەو کاتە لەبەر جەریمەیەکی حرب و جەریمەیەکی ضد ئینسانیەتی تاو لەو قۆناغ
دژی ملەتی کوردی کردەوە دایکم چوو بە سەکانی ئەس کچکە بووم 2 دایکە خۆڕا چوومە سەکانی هەر زانیم تەیارە هاتن و لەوێرە بریندار بووم کەس نەگوتە بابی من کیژاتەوە بریندارە تا 5 ئێوارە لەسەر ڕووبارێکی بووم گوتی ڕووبارێ هێشما بە پێیا 150 چووم هەتا ئێرێ لە ئێرێ مامەوە مرۆڤێکی گوتی ئەحمەد بەستێ ئەویش مخلصی پارتی بوو هات گوتی ئەم کیژا من تا چی ئەمە گوتی ئەزا بریندار بووی پێ منێ لێ بووەوە عیلاجێکی من بگەن عالمە 22 نەفەر بووین هازمەدەری بەس دایکا من مابوو دو برای من مابوون هاتینە گوتن ئەمە چێ گوتان تاوەری لەدای 2 ڕاکێتی لێری دابوون یەن محەممەد لێری شەهید بوون دایکا من دیگە 3 خوشکێت من دیگە خەلکێکی دی زۆری جیرانی من تقریبا 19 نەفەر لێری شەهید بوون لە جلوبەرگا من ناسینە نەخۆ لەسەر و چاوە من ناسینە هەندە سۆد بوون هەموو سۆد بوون 9 نفر من هم نکشنی 9 دنگا تیاره هم 9 تیاره بون یک محافظ بود یه دیش 8 تیاره لیده هر جاری 4 تیاره لوردگاه ده اینجا کس ها چه نمه دوای تا خوب خودشون من میتید خو خر کردنه به 8 داره زور به رحمانه اکدنه او جانی او اردگاه او خلک فقیر و به دستهلات زور به رحمانان لیده بو زور خلکیان شهید کرد بو زور بریندار بون ئەمە بەبیر بە مەجەماتێک بوون من لە ناو بازار ڕاوەستا بووم دیتم تەیارێکی زۆر بلند بوو زۆر سپیش بوو بە ئەوەی ئەو تیارە هەر لە جێخۆ بۆ دیتم ئاگر بەر بوو ئوردگای هەڕاست لەگنە من 2 نەفەر شەهید بوون یەکیان دەگوت شەفیق یارگۆشی بوو نەزانم بێکێری بوو شەفیق نەیگەردی بابا ئەو شەهید بوو کەتە جۆیەدا گاسی شریکی خۆ کرد دوکاندار بوو وتی خانۆ وەرە من لێرە بینە دەرێ ئەوەی دەرە من دا ئەز خنکیام تێنە پاشی گوتی نەدە من گوتی ئەزی ڕۆژیمەدا هەروە بمرم وەڵام من جەنازەوەی نادەرێ خانم زۆم کێوە چوم جوامێرە زۆر ترس و لەرز بوو هەر یەک بۆ دایکی ڕۆیشتین هەندێک لە هاوڕێکانیشمان ڕۆیش بوون نەتیجەی کۆتایی ئەوی ساڵ وەرگرتنەوەی قوتابخانە هەر چاوەڕێ ئەوانیش بوون بگێڕێنەوە ئەینی ئەو قوتابخانەش کەوتە ژێر بمباران ڕەحمەتی فرۆگەکانی ڕژیمی بەعەس ئەدی من نەزانی کە ئەس بریندارم برایەکی من کە جەنازەوە کەتەوە لای خیشکێکا من لێرە سوت خێزانە مامێ من ڕەشیدە خێزانەوە 2 منداڵ بە ئەوش لێرێ سوتن ئەو ئوردگای زێوەتە دیت هەموو خین بوو دەست جیەکی پێ جیەکی سەر جیەکی یعنی کاراسەتێکا زۆر تازیم بوو ولا ئەیکی دی هات ئەیکی گوتی سەلیمی مزوری بوو ئەو هات ئەز سیارێ بردم برمە سەر باڵ گەشتەف مامێ من حەجەر دیتەوە گوتی برازاتەوە بریندارە ولا لە ئێرێ مامێ من و ئەیکی گوتی عەبدولکەریمی هۆڵستانای بوو ئەوش خزمێمە بوو یە ئیرانی بوو گوتی هەدی بەینە ئێرە خەستەخانە شیر و خورشیدێ هەلوێری دی دەرمان کەی نابەینە ڕەزاوێ بەسنگی چه دکتۆر نەما بوون خەستەخانە لوێرێ یا زێوەی چ خە دکتۆر نەما خر حەڵات بوون ئەسمامەوە لوێرێ ولا ئەیکی ئەو عەبدولکەریم ما قورمامێ براژنا من بوو گاس کردێ گوتی وەرە تو دیگە هەرە ئەم دی چی ئەزی چم ئەس تاوەرە ڕەمەزانە چم بەحسێ بابی من ولا لوێرێ تەوارێ چ ئەز برمە ڕەزاوێ هەتا ئەز برمە ڕەزاوێ هەمە عەمەلیات کردم ئەس تنێ بووم پێی من تێرە ڕەڵێ بووەوە تێرە ڕێ بۆ دکتۆرە تێرە ڕابڕێ دکتۆرە تێرە ڕابڕێ مامەوە هەتا شەوی گوتە بابێ من گوتی وەرە کیژاتەوە بریندارە لەوێریش 40 ڕۆژە لە خەستەخانەی مامە خەستەخانە تالەغانی نەمزانی دایکما شەهید بووی نەگوتە من دایکەتەوە شەهید بوو هەتا هانمە لوێرێ گوتە من دایکەتەش گو ئەس هاتمە 40 ڕۆژە پشت 40 ڕۆژە گوتە من دایکەتەوە شەهید بوو ئەگەبەی سەیری ئەم جەریمە بکەیت ئەم جەریمە جەنوسایت نییە لە کاتی شەڕدایە ئەمە 2 تعریفی تر لەسەر ئەم جەریمە تەطبیقە بێن جەریمەی شەڕ و جەریمەیەکی دژی ئینسانەتی جەریمەی شەڕ قوانینی خۆی هەیە حتا شەڕیش قانونی خۆی هەیە یعنی چەندسان محاربی سینیەکە لە پێش لە قڕنی 6ەوە تعریفی جەریمەکەی کردیتەوە کە چۆنکەن قەواعدی لۆ حربیان دانەوە تاکو اتفاقیاتی لەندەن و اتفاقیاتی جوێن و اتفاقاتی لاهای و مەبادی محکەمی لۆنبێرگ ئەم شتانە کە تۆ لە شەڕ بیت لەگەرە تەسیر بکەیت لە تەڕافی مەدەنی یان لە کەمپێکی تر یان تاسیر بکەیت لە حەقی مولکیە یان ئەسیرێکی حرب بکوژی یان نەخۆشخانەیەک تەدمیرکی لە کاتی شەڕەوە ئەمە هەموو ئەم جەرایمانە دیارە ئەمە تعریفەکەی تەطبیقە بێ لەسەر ئەو لەبەرەمە لە کاتی شەڕە بێژگەلەوە تۆ جەریمەیەکی دژی ئینسانیەتە تۆ کەمبرایەک
ڕای کردیە لە وڵاتەکەی تۆ لە وڵاتەکەی تردایە ئەدوان جەریمەیەکی نێودەوڵەتیە ئەمە دەوڵەت بێتە تاوانبارکردن بەڵام ئەو خەڵکانەی کە بەشدار بوون لەم جەریمەیە بێشەک کە جەریمەی حربیان کردی و جەریمەی دیجیستان کردیە بەرپرسن کە سەدام حسێنە وەزیر دیفاع استخباراتی ئەسکەریە قایدی قۆیجەوی ئەو کاتەیە تایارەکانی کە بەشدار بوونتیانە استخباراتێکی معلوماتیان پێداوە ئەمانە هەمویان بەرپرسن. ئەوە دایکا منە ئەمە جی کوڕی خشکۆ منە برەوەی وێهانێ هەیە یێزک نوبەرە بوو گەل نەه جەنازێت نێروەیە دایکا خۆ هێلا من قەستا ژوور کرا جارەکە دی خشکێکا من ئەوە دیگە دایکا من شەهید بوو لانکێدا بوو لانکێدا بوو لوێ ئودێدا بووی ئەستێدا بەس ترستا ڕحەیە ئەس حەڵاتمان بەدەن من خشکە خۆی گۆی نەینە دوایی چوومە وێ وڵات چوومە خشکە خۆ لانکێ کێشا دەرێ ئیدی جامێرا خزمێن مە ملە تۆ هەرچی بیتن ئەوێ ماڵێتان بەکەتە تەوارە شەهیدات هاتن وڵا خزمەکی مەگەهشتە وێرێ وڵا وێ گاوی خشکا من مستاند ئەوە من لانکێینە دەریات دیگە دایکا من شەهید بووی خشکا من مستان جارێک دی چوومە من دایکا خۆ ئەلی سێل ماڵا مە شەهید من دایکا من خشکا من کوڕی خشکا من خشکێکا من مەوجودە کەلوێرە وانەیە ئەو کوڕی زگن و بەرە بی شەهید بووی دایکا من پرۆژی ئاژی نەگەهشتێ 19 مانگا ڕەمەزانێ بوو جەستەی پارچە پارچە کراو ناڵە ناڵی برینداران هەوار و قیڕە قیڕەی دایکان کە بانگیان دەکرد ئێمە گەلێکی مەزلومین و گەلێکی ستەم دیدەین و دژمن دەستمە ناپارێزیت و ئەو کارە سەدای بەسەرمەینا و بە تایبەتی خوشکەکانم کە و لاشان هەموو پارچە پارچە کرابوون هەموو شەر لە پێش چاومە قەت نەبیرم ناشت کوڕەمەتێکی من شەیدنەوەی بەختیار بوو چون تەگە لێدا بوو نظام هاوا بوو ئەچ بووە بەس بەڕاستی مابوو هیچ گۆشتی نەمابوو وێوەتە چون ئێکدونە پیرەمێدێکی ئەو شەید بووم جوان برە ئەو شەیەکی قاچی لێ بوو پیرۆزێک پیرۆز بێنێ پیرۆزا یان من یان حەیە بەردەریەکێنێ ئەزی خەلەت نەبم پیرۆزە هەنەما ئەو ڕۆژێکدا بێ هەرناندی تۆ ساڕخوی کرد هەرنە جەنازەشە نەدی تۆ هیچ بەس من جلکەندە جلکێکەندی بلجێکی جیل هەرجێکی زۆر ژن و منداڵ لێبانە لێریاندا ئەمە چوون نزیکی مەکتەبی بووین 4 تەیارە هاتن 4 ئەو چارە ڕۆژ بوون ئەوان لێدا بوو زۆر نەوی بوون هەندێک شتیان فرەدا خوارێ من تەماشام کرد تیشکا ڕۆژیدا من گوت کاغەزن بەس برای من زۆری شارەزا بوو حکومەت پێشمەرگە بوو تەجربە هەبوون گوتی ئەبوون بێت خۆشەیینە زۆر نزیک بوون زۆر هات نەخوارێ جارێکی تەقینەوە ئەوانە خەلێکی زۆر کوشت خودی حمل بەدەکی سەکانی بوون نەپاڵی هاوێ لێدار جەتژێنە مایت گوندە بوونیت بخواد بوونە سەکانی خڕیش شەید کردن لە هەمە پارچە پارچە بوون کانی گولیزار کانی کە و کانی شوێنی هێنانی ئاو و شوردنی قاب و پێداویستی ڕۆژانەی خەلکی وێرێ بوو ئافرەتەکان زۆربان دەچوونە سەر ئەو کانیەی ئاویان دەهێنا و قاب و تشیان دەچوردەوێ زۆر دوور نەبوو هەر ئیدی نانەکاو بینیمان نەگەر دەنگی ساڕۆخەکان ئێمە خۆمان نەدیتەوە چەند مەترێک بلم و زۆر لە نزیک ئێمەدا دوای کە بینیمان هەر لەسەر ئەو کانیەی کانی گولیزار نەپاڵمێکی گەورەی لەسەر ئەو کانیەیدا هەمووش ئافرەت بوون بەخوای جەنازەم دی حور گۆڕی و دەست لا یەک سەر لا یەک ملا یەک ئەوەک نایەک هەندێک جەنازە لێری مەخرکردنە دوای چوونە قاعا 19 هەندێک خزمان لێری بوون منداڵێک مەدید 2 ساڵی بوو بریندار بوو ئەو هورگوڕیوەی هەموو هاتوونە دەرێ بەس ئەو کورکە حەوکەوە ڕەحی تێدا بوو هاتینە قاعا 19 لێرش خەڵکێکی زۆر شەهید بوو هەموو قاعا لێدا بوو تقریبا 4 نەفەردا عایدەک بچیت زۆر نەخۆشە لە 18 نەفەرە ئەم بەس 2 نەفەر خەلاص بوون یەکێت گوتێکی ژە ڕەشید بێشونی دایکیمیش بریندار بوو بەلی دایکم نەگەشتە شارە تەوا بوو چۆم کوڕێکی دیش وێتە چۆم کودا خوچایە چینە دیدم کوڕێکی بێ ئەحمەد هەوند
او شي جركاليه لا جركاليه كوكوري وعامل بي تعرف رايدا سري بدر كراماي جنازه كده ولا اما جرت ما ينام دان ها بس داني عارض مثلا ناخو بنشنا ويا كدو نبو زور مشهيد شو ما لا يكيد بين قادر خانو ديتم صاروخ لنا بين قاعوان دا قاعوان بما بيستوسيبو لنادي قاعد ابو ديتم قاعويران بقول مقادر شها تشنيا زور بصراحه قلت والله نظام ازاد اخو كسنا مايا من دار بوم سفيدوی ابتدایی بوم زور کچکه بوم یعنی من هر نزانی من واصل برينا خونه بوم ما وایک پیچو ال دسته من خر هل وریا بوم پیرمردک ناوی عبدالله بو عبدالله حسین بموره تاتکی بو شیروانی یک کچی هبو بس کچکی هبو لسه بردگی دانش بو لسه مقبره قلت انا مام عبدالله کچاتش شهید بوی قلت چما کچام شهید بو کچام بس کورکه که او جیو چیرن نشان مندن سرگوری ملت کرد بید وقتی تیاری اردوگاه دای وقتی من او برینداره دیتن وقتی من او کشتیه دیتن یکی دست پیوانه بو یکی پی پیوانه بو یعنی اما کی دینالی هاد بو از دین و کی دینا از بیمتا کو تیارت هاد دبی لوکت گچکن من نابادنگا تیاری نه هاد با من انا بازار بجي شبت شون مال داخل چه ما چون کو خزانام گم کی ده چره گفت والله بنال خير ليره بس هشيار ديار نيه خدای از شوم تیاری لودو داده کره من از شوم نفتی برگیرم کره لدو من هات میش گوتی کره من هر رو از نفتی برگیرم گوتی نه دایی دید گتهم پس از هاتم کر خاری منوان بری گومه چکر گومه پشتی مبو گوتی دایی که از دنگ خاره تهر نفتی از شوم من نفتی نام من نفتی عیب نبیگم تو بدرچه از شوم از جور لدو عربانا نفتی چو میش گوتی وره کره من نچه دكايات قومي قلت ناداي كوادس ما خار قادر رونيم من نعمت برد جول من بريمس بيكر قلت نظام شيبو تلانه مثلا من قلت زيران اخو قلت من نازي جيجا ازمم تياره دهي ابيش قلتم باشا تياره بو تازه دهي كتار بريمس بيكر قلت من نزاتش تجد بيتم تياره دهي كو من بريمس عيب نبي بيكر من ها هنديد من سيدون دنيا عيب نبي هجيا هجيا من قاعد هذا عين نبي من كرة كسكو كان هذا تازر كنا مرو كده بس شوم بودرتي بس شوم كديرانا مش عين الكرة خود جاره منيش جاس كده هون عزي تو هشيار نديت يعني قلتي لا از لي جرام دوار من قاعدة كداس روكا كسورة سات نازر جرات ليش كده اما از شوم نيزيك نازي جاس من كي قلتي همين بري ولا تشاوين تين كورة بوي وجواجو مزاني من غار داعي من خطر كيك كوريمن من داسا كوريخو سالي كوريم كتا باش بيلا هر جريميك دجي ما في مروف بيت اساسياتي بنماي ما في مروف بيت بتايبت ام هر سنه وعلى جريماني كبدو باسم كرديها ام جرائم انا ما تتصادق بالتقادم يعني عاملي زمني ومكاني تيانيه شون طيارك عراقي امره 1985 نقيبك بيت طياري عراقي بيت اگر ناي بزانين كم بي زوي
قصفی کردی تدمیری زەوی کرد ئەمڕۆ ئەگە لە ئەمریکا بێت ئەتوانی لە ئەمریکاش داوا دژی تحریک بکەیت و حکم بێتەکردن لە قانونەکەی لەم وڵاتە ئەم جەرایمانە مەتە ساقط بە تەقادم ئەمە جەریمەیەکی ئەتوانی تحریک بکەی هەر جارێکی بێتەکردن بەڵام ئیشی نەوێ هەر خەڵکیش خۆیان لەبیر کرد بە کە بە ڕۆژینە مزگەوتیش کە دەبەر ساڕوخەکانی ئەو فڕۆکانە خەڵکیش هەموو چاوەڕێ بانگی ئەڵڵاهو ئەکبەر بوو ئەو مەغرەبێکی زۆری دڵتەنگ بوو لەلایەک ئەو کارەسەدا لەلایەک مزگەوتیش ڕۆخە بوو دەنگی مەلا نەدەبیسترا ئیتر ئەو بوو جەنازەکان تەرمەکان تەسلیم و ئاخەکردمە خاک سپێردران و ئەری بخۆدی خرمایەتێت خو من خردانانە سەبە دەستانە بە خود تڕمپێلێنان برنە سەر ڕووبارێکی نیک و مناسبە مەلە باسەکە مەششتن و کەپەنکردن و هەل وەجی مەشار نەبە وەختی ئەمە چۆن جەنازە برنە بۆ سەر مقبەرێ مەلا باسەکی چۆنە کارەسات بە ڕاستی بمەتە عالم لەبە دووکەلێ ئەو مەسەن بمباران دووکە هەمووی دەوێ ڕەش ببوو کونەکێ پێ ڕەش ببوون مەسەن تشتێکی وە بوو ببمێتەوە حادسە بوو حادثە بوو کارەسات بوو ئەمە چۆنە سە مقبەرێ لەسەر مقبەرێ هەرچی پێ سەرۆکشە سەرۆک بەرزەش هاتە سەر مقبەرێ کە هات سەلاوی هۆ ساوینێکێت دەستە خۆتان لەسەر بەشت کە خۆ گوتی سەدام خودێ گوتی خودێ ماڵەتە خراپ کرد مامانە چی کرد مسحود إدريسان نسا مقبرة جرين وجرين رون كلوان هم نخوة من قلت أزبني ناجرين من قلت منيت كده قوري هنقو كردستاني من ريكا جم من قلت تبيا هول ما بيته جهابو ما جامعة قدر يعني من ما نبدو وايد شون هو ده اسمه شافت وان وبود جري تقریبا 140 نفر شهید بون زیاتر ل 400 نفر بریندار بون زور او بریندارانه دست و پیل چوی هندک پکیوتا بو هندک یدلال بو یا تأثیر اوی بمبارانی يجم ليتشو كرم ليتشو بيم بيبانيا بيد منو لكن نات بيباستم بيب جاري نات بيباستم بيب جمنات بيباستم بيهاستم أما نقول خويا مدبين إنها حالي منها من مرتي خو خركرنا با ومن برنا سمخبري من ششتنو من بخو كپن كردنو خدام مالا شيخي بو ما كپنينا بو ما من يدخو بخويكي بخو كپن كردن ما هلا الروبار ششتن لسال 80 دست به کشور عراق ایرانی حتی کوتاه 88 9 جاره باران کرده بس جا 9 85 کاراسات کازور قومی 87 شن باران کرد هنگیش کمالک خلقی به توان جنو مندال شهید بود هەموو کاتەگەیمە خۆوان بە قەرزار و منەتباری برهانمان کوردانی ڕۆژهەڵە دادەنین تایبەتی منتیقەی مرگەوەر و تڕگەوەر باور که خلقی رضایی گنده دوری برای مرگور نبانا ما پیچینت بو جنازت خوش بشیرینه گنده جوامه شوپرینا لیداب شوپری مای درست کردن نخولا زکوه بو الله و کارم مکرد یا گنده دوری بری ما جوامه را هاو کارم مکرد هەموو هاتن بەهانە ئەو خەڵکەوە اونجا ببە بۆ نەخۆشخانە بۆ ورمێ
چونکە مەرگەوەر عادی محافظەی وەرمێ بوو حتا خەستەخانەکانی تریش لە دەوروبەرە بەڵام شەهید و بریندارەوەندە زۆر بوو هەموو خەستەخانەیەک پڕ بوو ئەوانە بنانێ خۆ بتەورە خۆ خاکەنازە خۆ پشت ماڵ عیالە خر هەجوومێکی دەسە مەلا باسێکی چ معلومش نەبوو کە تیارە دێ دێلێدەت و ئالێنادات ئەوانە ئەو گیان فیدایشیان کرد نەس خۆ ئەگەر گەلە لە جەپەی دێ قەومی برەتە هەوارە براناچی بەس ئەوانە هاتن دەبی ئەوە لە تاریخ بنووسێ نابێ مەسەنە ئەوەی بۆ مەسەنە ببێن ئەوە بۆ پارتی هاتێکردن ئەم بۆ حزبێکی هاتێکردن ئەو بۆ ملەتی کورد هاتێکردن ئەوش گە دەبی خەلی بینێکن ئەوانە دەری ماڵێت خۆ بۆمەوەکردن ماگەل کوردی ایرانی نەبامداشین جەنازێت خۆ شێرین خدام چینە نام ماڵەکە دەم هەفت ماڵ ناماڵی دابوون ماڵێت خاڵێت من و یەک مامێ منها ئەم هەفت ماڵ ناماڵەکە ایرانی دابوون دایکا من ئێستا لە گوندێوان شاردیتەوە نەبردە ماڵە باسەکە دایکا من لە گوندێوان شارد و هاتن گوتیان ڕەمەزان ئەم بۆ هەنگۆ ئەم جەنازێ گولێ نابەینە زێ ئوردوگای زێ ماڵە باسەکە چونکو هەب شوفەرێت شێرنەوە ئەم دلێرە بخۆشوین و کفنکەین و قەبرش کۆلین شێرین و لە هەوڵستانای دایکم شاردیت و خانیوبەر بۆ مەچێکە چەند ساڵە 7 ساڵە ئەم لە هەوڵستانای ماینەوە هاوکاری مەبوو ئەرێ وڵە هەنگ هاوکاریە ما کردی ئیرانیە هشتا پێنج عێراق لە قوناغێکی بیدایی بە وەزعەکەی تەنها سیلاحی تەقلیدی رووسی بەکارێناوە نەچوویتە مەرحەلەیەکی تەطویری سەواریخی بالستی درێژ یان سەواریخی ئارد جارێ نەگەهشتیە لە ناحیەی تەیارانیش جارێ لەو کاتە دەیتا و ساتەلایت ئیمەجزش بەکارنێنەوە مانای چییە؟ سیرکە لە فاو لە مەراحلی ئەخیر عێراق کە هەجومی جێگایەکی کردیە کۆمپلیت دەیتای هەبوویە لەبەر ئەمریکیەکان ساتەلایتی میجیان پێداوە ئەحداسیاتی دەقیقیان پێداوە ئەو کاتەی 1985 لە زێوە عێراق ئەتیمادی کردیە لەسەر معلومات استیخباری بەحت مانایە خەڵکی کەیە لەوێ لەو جێگانە عمەلای عێراق لە داخلی ئیران دوورنیە ئیرانی بن دوورنیە عەرەب بن دوورنیە کورد بن ئەوان معلومات و تەفاسیلی تەواوی بە عێراقیەکانیان داوە کە لە کام ئەو سلاحی بەکارهێنەوە بێشەک سلاحێکی وا دژی کەمپێکی مەدەنی کە ئەسڵەن لاجئن ئەسڵەن پەنابەرن لە وڵاتێکی تر جەریمەیەکی ضدی ئینسانیەتە جەریمەیەکی حربە ئەو سلاحی بەکارهێنەوە قەدەغە کراوە لە ناحیە قانونەوە دوو نەوع سارۆخ بوون ئەو سارۆخە یەکتەنی بوون سارۆخی دیش هەبوون خۆشەیت گوتێ خۆشەیی بووم بێ خۆشەیی یەک سارۆخ کە دهاتە خوارێ 20 سارۆخ لێ دەپەری دەگوت خۆشی جارێکی ئەمە هاتن لە گۆرە ڕاوەستان ئەم پڕەحمەد بی زاوام شەهید بووە ئەمە لە ماڵێ بوون ئاژیر لێدات بەڕانەگەشتین بچینە پەناگا هەلا لێدان تە لێدا ئەجا ئەو دەوروبەرمە ئەمە خۆهاوت ئەدە خر بە بووم بێ خۆشەی ئەو چەکەی کاریش ئینای ڕژێمی عێراق ئەو سەدژی ئەو خەڵکی بێتەوانە هەموو چەکی قەدەغە کراوە بوو هیچ دەورەتێک ئامادە نەبووە بە تەنانەت نەتەوەیەگرتوەکانیش بە یەک وشە ئیدانەی ئەو کارە سەدە گەورە بکەن ئەو کاتە یونیۆن ئەکتیف نەبوو ئەو کاتە کە وڵاتێکی ئەکتیفی حەقیقی دەورێکی هەبوو منەظەمەیەکی سەلیب ئەحمەری نێودەوڵەتی بوو تەنها سەلیب ئەحمەری نێودەوڵەتی تەکەلاوی ئەسیرەکان لە عێراقی وەردەگرت یان ناوی ئەسیرەکانی ئیرانی عێراقی لە ئیرانیا وەردەگرت ڕحیان دەردەچوو هەردوو وڵاتش بەر عەسابە بوون حەقیقەت وڵات نەبوون یعنی هەرێکیان دەویست ئیران شاش و مشەوە بوو لە بیداەتی حرب سەدام حسێن هەزی کرد بە 2 مانگ عەرەبەکان دەفعەکەن بۆ بوابەی شەرقی ئیشەکە کات و دیفاع لە باوای شەرقیە کاتەوە
عراق وڵاتەکە 8 ساڵی پێچوو ئەمریکا و ئیسرائیل و فرەنسا سلاح بە هەردووکیان دەدا ئەزانی تاکو سلاح بفرۆشێ تاکو عێراق تووشی کاری سەبێت تاکو سعری نەفت دابەزێت مەجموعەیەکی عاملی تێبە بەڵام ئەم متحیدە ئەو کاتە دەور نەبوو دەوری ئەمە متحیدە لە قانونی نێودەوڵەتی لە دوای 1990 دەستی پێکرد هەرێک چۆ بوونتاکی خەڵکی زۆریان گەڕانەوە بۆ شارە چۆن ئەتەبریز و چۆن تەهران ژیانە نەما هەموو خراپ بوو ئەم چوونە ڕزاییە پشتی 8 ساڵە باوێمش نەخۆش بوو تووشی سەرەتانێ بوو باوێمش کەتە دەستێن مدا ئجا وەرە هێتی موسێویە پێ کارگەریە عەجەمە خودان کەتخانیت کرێدا 14 جەمە باوێ خو برە تەوریزی 14 ژن و حرمەن مە بچووکی خیشکی برایەت خۆ متخانی داد هێلان مە باوێ خود برە دەختورە دوای باوێمش ئەمرێ خودی کرد وقتی چم بابی من ایدی بابی من از پیچک چی بو من بابی من از بر من توريزي لتوريزي پی بو من تدانا هر سال جاره که از بر من توريزي پی بو من چید کرد ئەمە هەر پەرت و پەلاوم بوون ئەمن خۆم دایکم لە خەستەخانەی تاڵەقانی ماینەوە ئێدی ئەوانە بەرەو گوندی ئیرانی چنون نەو ئیران لە ئوردوگای بین چوینە گوندا هەیەی بە خۆ چوینە گوندێکی ماڵێ خەڵکێکە هەندێکیان باریان چۆن نەقەت هەندێک چۆنە شنوۆی هەندێک چۆنە وا گوندە دەوروبەرە هەندێک چۆن هەندێکا خانمانان کرد لە گوندا دەوروبەرە بەس نێ ناو کەمپەکە ئەوەی چ جیشی نەبوون چ چارە نەبوون مەجبور بە هەر لەوێ بی هەر لەوێ بوو هەر لەوێ ما بخۆ بە ئێجا هەر کەسێ بچتە باغی سێوا بچیت گەنمە درونێ بچیت مەسەن لە جێکی کەس معمەلێکی خێرا خوب مەسەن بچیت بێتە هێوارێ تشتی هەوە بەخوای ئەو پێدە چما کارگەری بە ئەو پێ چما سێوچنینە چما همه ایشه لە ئیران بە ئەو پێ هە کارگەری بوو هیچ نەبوو نە معاش بوو نەچ معاش دەدامە ئیرانە باش بوو بەس معاشێمە کێم بوو هە ئەس تنێ بووم ئەم 8 نەفەر ئەم 10 نەفەر لە ماڵێ بوون معاشێ من تنێری لە بەشیمەکە 700 تومن بوو پارەی ئیرانی 700 تومن لە دوای نۆتۆیەک حکوومەتی هەرێمی کوردستان کارێکی پیرۆزی کرد کە ئەو خەڵکە لە کەمپیزەوە بگەڕێنتە بۆ شارەکانی خۆی لادیەکانی خۆی کارێکی وا بکات بتوانێت نەوع کارامەتێکی بە ئیمکانیاتێکی زۆر مەحدود بگەڕێتە وڵاتەکەی خۆی کار ئاسانیەکی بۆ بکات. ئێدە خیشکی برای من مازن بوون گەلمە تۆن نەشۆڵێ ئەولیت کچکە بوون هەمە ئەو خیشکان و کەلاڵە من مای خودی ئەمرێ ببی 12 ساڵژی نازانی ئەش خیشکۆی من گوتە من دایە وەختی ژن تۆ نەماڵەمە ژن خاڵێن من مامۆژنین متاتم یعنی گوتە وان ژیوەکی بچووکێتان گوتە من دایە هەتا وێ دوای زانی کو ئەس خیشکە پێویستە بۆ ملەتی کورتبوونەوەی ئێمە زۆر پێویستە ئەو کارەساتانە لە بەرچاوی خەڵکی ئێمە بن هەرچەندە کارەساتی زۆر نەخۆشن ینی جارێک بڕن بەڵام بۆ ئەوەی نەوەی ئێمە بزانین یان ئەم وەزعە چۆن دروست بووە هەروە دروست نەبووە بە کارەسات بە ماڵوێرانی بە هەموو ئەوەی نەخۆشە بەسەری ئێمە هاتووە هەر ساڵ دەچم وەختی دەچم پێی دەگۆڕم دەچمە ئێرێ هەر ساڵ دەکەمەوە ساڵی دایک دەچمە ماڵە بەسەکە دەچمە هەوڵستانە ئێمە بە خۆمان هەمیشە یادیان دەکەینەوە هەر خەلکانی تریش ئەوانەی کە کەس و کارانێ ڕۆیشتووە خۆن ئامادە دەکەن و بیریان دەکەنەوە و اینجا هەر کەسێک بە بەراوکردنەوەی بینێک و یان ڤیدیۆیەک و پارچە ڤیدیۆیەک و یان ئەو کارەساتەی ئەو وەختی کە گیرا بە وێنە و بە ڤیدیۆ دجا چێ سەقابرە
یەکەم شت پێویستە ئەم کاریساتە بێتە زەرعکردن لە مێشکی جیڵەکانی ئەوانەی کە لە 85 تاکو فترەیەک پێش 10 ساڵ لەدایک بوونە تاکو لە مێشکتان ببینێت. دوام تاکو ئەمە بۆ تاریخ بەکاربن ئەو ملەتی تاریخی نەبێت بە حیاتی خۆی ئایندە و حاضری نییە. پێویستە تۆ عاملی تاریخ زۆر جوان بەکاربێنی. یەکەم دەرس و عبرەتی لێوەربگریت. دوام ڕێگا ئاسانکەرێک بێت بۆ جیلەکانی کەتر بێت کە لە بیری نەکەن. پێویستە ڕاستیەکان وا بکەیت تاکو ئایندەیەکی گەشتر و جیلی ئەمڕۆ قیمەتی ئەو ڕۆژانە بزانێت و بزانت ئەم ڕۆژ ئەوڕۆ کە دەستی تۆیە ئەم کوردستانی ئەمڕۆ لێ ئەژید ئەمە ئینتاجی شەو ڕۆژێک نییە. ئەمە ئینتاجی خوێنی جیلێکی زۆری ئەم وڵاتەیە. ئەو دارەی کە ناوی کوردستانە بە خوێنی گەنجانی ئەم وڵاتە گەورە بوویە. اردوگاهی زیوه بو به حمای برخدان و خوراگیری و بو به وارگه شهیدان. بابی من لقهر آمد تو چو سرطانی بو بابی من 4-5 مندالم بخیر کردن لإیرانی 8 ساله سربرستی 4-5 منداله بون 5 مندالم بخیر کرد. الحمدلله دوای جمجم بو برایت خوینان برایت میجی هر دنو که پیشمرگنه گره یکی بیا عسکر شکر بو خوده خیشک من مردان جن بو براینان تازه از خیشک طاقت نجیانت کرد. استاجت گیریم با بابا خود با دایکا اجده گیریم اداد میرم. من رشکا خواهی گیره دوه 37 ساله بعد سری میگید حتات میرم. روزا کی جیلوان روزا کنم میجو بو شهیدت زیوی مبخو همی البیره بس او برای نکوی رادگایت ید بینه نویت وان شهیده و ید بینه عائلت وان شهیده ده او جی بزانن هکر روزا جی بیت هکر حتی ساعت جی هبیت وی روزی دا بو موی خاطره و بیر نکن ها و دا کارش الحکومت هی تشتای که هجا بید بو خلق کسو کارت شهیده منومن تاکی یا هجیب لیره چیکن لی منطقه سوران چون که خل کسو کارت شهیدت اردوگاز و زوربه لیره نخور خلقی دیشید هی دو که سلیمانی هی حولی رشت هی همه روزا دیگیریم بو هستید خو بو باران آزیوه بو آخر زمان آزیوه بو دنیا خرابون آزیوه راست شهید و بریندار ماندایه قربانی مانداوه بس استا کردستان آوادانه ام وکی بنا مالا رشید بیشونی بنا مالا شهیده کل همه شورشا زور کارسات بسری مهاد بس در رای و همه تشتانش ام سوی رغبی ازی بردوام مینن کرداتی تاقیدن اتشاع بوندی فعل مکرد دوست مشروب منکرد او دست کبته او رش مهی اب اولا سری واتیانه بود شورشت کردی تایبتیش شورش بارزانه نمر که همه کرده پناه بوینا بارچی اتشاع بون بجگیری و شورشت کرد لپینا و کرداتی اما قربانی کی زور ماندایا خینه کی زورش مان رشته ایشالا هر بردوام دبینو کل نادانی تا گین با آمانجی گوره مان او آمانجی کردستانی سر بخ